بەڵێن لەگەڵتان بەردەوامین ئەمڕۆ ڕۆژی جیهانی پشیلێ و خواستێکی زۆر لەسەر بەخێوکردنی پشیلە هەیە بە تایبەت لە هەرێمی کوردستانەوە چەند ساڵێکە خەڵکانێکی زۆر حەز بە بەخێوکردنی پشیلاکەن لەناو ماڵەکانیانە بەڵام باز لە شێوازی دروستی بەخێوکردنی پشیلاکەن ناو ماڵەکانمانە پێویستە چۆن بەخێوی بکەین و خواردنەکەی چۆن بێ ئاوی چۆن بێ شوێنی مانەوە چۆن بێت پشیلە تەنیا ئەوە نیە کە پشیلەکە بکڕین و یان پشیلەیەک لە دەرەوە بێنین لە ماڵەوە سژنی بکەین وایە دکتۆرە بەڵام پێویستە بە دروستی بزانین چۆن بەخێوکەین بە دروستی شێوازی بەخێوکردنی پشیلە چۆنە؟ طبعا پێویستەوە کەسێک کە ئەوێ پشیلەیەک بەخێوکە ئایا پشیلەیەکی کوردی و لە دەرەوەیە یان پشیلەیەکی با بڵێن یەکێکە لە بریدەکان و لە دوکانەکەی کرێ لە شوێنەکەی کرێ ئەبێ پێشتر زانیاری کۆ بکاتەوە لەسەری لە شێوازی ژیانی لە شێوازی خواردنی لە شێوازی هەڵگرتنی شێوازی هەڵگرتنی بەدڵنیاییەوە ئەبێ ئەمانە هەمووی زانیاری لەسەر کۆ بکەیتەوە باشترین کەسیش کە ئەم زانیارانی لێوەربگری بریتە لە پزیشکی ڤێتەرنەری ئەمە پشیلەیەکە لە لاش خاوەنەکەی دکتۆرە لاوین خۆیەتی کە پزیشکی ڤێتەرنەریە ئەگەنا پشیلەکە زۆر نامۆتە هەبێگەر خاوەنەکەی لێرە نەبێ وایە بەدڵنیایە زۆر پشیلە هەن کە شەرمنن تەبیعەتیان شەرمنە لەبەرەوە ڕازی نابن کە بێنە شوێنێکی تازەوە بۆ نمونە هەنێ خەڵکەیە کە ئەوە ئەزانێ پشیلە ژۆک و سەگ حەزی لە پیاسەیە حەزی لە برنە دەرەوەی ئەم شتانە بۆ پشیلە نابێ پشیلە ئاژەڵێکە کە لەگەڵ خاوەنەکەی خۆیان کۆمەڵایەتیە بەس حەزی لە ژینگەی تازە نییە. ئەسا ئەمە چ جۆرە پشیلەیەکە؟ ئەمە تێکەڵاوێکە لە شیرازی و تورکی بەڵێ ئەمە طبعاً من بە هیچ جۆرەگەڵ بەخێوکردنی پشیلەی بریدانیم ئەو پشیلانی کە خۆش لە ماڵەوە هەمە پشیلەی کوردین بەڵام ئەم حاڵەتێکی تایبەت بوو کە فرێدرا بۆیە سەر جادە لەلایەن خاوەنەکەی وەرا بۆیە دەرەوە شەڕی کردبوو لەگەڵ پشیلەی تر دوای ئەوە چاوی دەرهات بوو یا برینار ئەمە چاوێکی نیە ئەمەلیاتمان بۆ کردو چارەن کەسێکی باش هەبەکە بەخێویکە جا بین و زۆر پرسیارەکەی یەکەم تاوان پشیلەکە لە ماڵەوە بەخێوکی دوای کە زانیاریمان کۆ کردەوە لە پزیشکی وێتەرنەریمان پرسی ئەبێەوە بزانین کە پشیلە 10 بۆ 12 ساڵ ئەژیت لە ناو ماڵەکەیە بۆ شتێک نییە کە من بیهێنم ساڵێک لەلام بێت و کە گەیشتە تەمەنی بەچکەکەمە دەرەوە یان نەتوانم یان بیبێ بەخشم کە ئێستا زۆر زۆر بەداخەوە بەخشین بڵاو بۆتەوە لە ناو خەڵکی ئێمەیە زۆربیان پشیلەی جوان بێت یا پشیلەی کوردی بێ ماوەیەقەتیان بێ چۆتۆ یەکسەر ئەڵێن لێ ناترسم بەڵام شێوازی هەڵگرتنەکەی من ڕاستەکەی لێ ناترسم بەڵام تۆزێ نامۆرتاهم بە تووکەکەی لە بڕێڵە کە ئەمانەیە هەڵی ئەبێ ئاوا هەڵی بگرین ئەبێ پشیلەکە تەبعاً هەستکا کە لەشی سەپۆرتەکەی کە هەڵیەگرین ئەبەم جۆرە ئەیتر هیچ کێشەیەکی نەر قاچی لە سەردەستی منە بە لەشیشم سەپۆرتم کردو ئێستا ئەتوانی 10 دقە بۆ چارەکێک تاکو پشیلە هەرەوە نەخۆی 10 دقە بۆ چارەکێک 10 دقە بۆ چارەکێک چونکە هەستەکە کە تۆ حەسرە کردووە ئەویش نەوتە هەر زۆر کێشەی هەبوو کەواتە بە ئەمەتوانم دەستخارە پشتەوەی وەکو چۆن مناڵ هەڵەگری پشتە ئەمە ئاهی بێت ڕگەفتە زۆر زۆریش عاقڵ بێت تەبانەمانیش حەزیان لەوەیە کە خەڵاتێک ئەم خواردنە چیەکە ئێستا ئەی خوارد ئەمە وەکو چۆن بۆ مناڵ خواردنی شیرینیە دێت یا خەڵاتەکرێ ئەمەش جۆرەکە لە تریت یا مکافەئی پێڵێن بۆ زیاتر هێمنکردنەوەی پشیلەکەی یا سەگەکەیە وەکو ڕاهێنان پێکردنیە بۆ ئەوەی کە بۆ نە تۆ گرتوتە نامۆرتاحە یا ئەبێتە ڤێتەرنەری نامۆرتاحە کاتێککە من ئەم تریتی ئێمێ لە تاو تریتەکە لە تاو خۆشی تریتەکە باسی خواردنی تەڕ خواردنی وشکمان بۆ پێی بۆ پشیلە بەڵێ دەمان پشیلە لە ئەسڵا خۆی ئاژەڵێکی گۆشت خۆرە زیاتر دایەتەکەی بریتە لە گۆشت ئەنجا خۆی لە سروشتا باڵندە و مشک و ئەو ئاژەڵانە ڕاوەکات ئێمە کە لە ناو ماڵە بە خێویەکەین طبعاً پشیلەی دەرەوە 4 ساڵەژی پشیلەی ناوماڵ تەمەنی جاریوای ئەگاتە 18 گەورەتری تەمەنی پشیلەش 30 ساڵ بووە یعنی کە لە ڕکۆردی گینسە تۆمار کراوە بۆیە ئێمە کە خواردنی تەڕی ئەینە خواردنی ناوماڵی ئەینە تەندروسترەژی تەمەنی درێژترە بێت و خواردنەکەی ئەبێت تێکەڵەیەک بێت لە خواردنی تەڕ و لە خواردنی وشک خواردنی تەڕ چییە خواردنی وشک خواردنی تەڕ خواردنێک کە لە گۆشت و لەو بەرهەمانی پێک هاتووە و مادەیەکی جڵ یا ئاویتیایە بەرەڵای ئەەکەم بۆ ئیسراحەتی خۆی وەرگێت زۆر باشە لە گۆشت و لەو خواردنانە پێک هاتووە و ئەیدرێتی وەکو ژەمێکی خۆراکی و ماوەی هەڵبچڕینی خواردنەکە تقریبا لە ماوەی ڕۆژەکە ئەبێ بەکاری بهێنیت بەڵام خواردنە وشکەکە ماوەیەکی زیاتر ئەمێنێتەوە ئەویش بە هەمان شێوە لە گۆشت و لەو مادانەی کە پرۆتینی ئاژەڵیە
بەرهەم هاتووە و چەند مادەیەکی تری بۆ ئیزافە ئەکرێت و زۆر گرنگە کوالیتی ئەو خواردنەی کە ئەین بە پشیلەکە کوالیتی بەرز بێت لە مادەی باش دروست کرابێت و گرنگترین شتیشەوەیە کە ئێمە گۆشتی بە تایبەتی گۆشتی ئاژەڵ یا گۆشتی حیوانی نەکڵاونین بە پشیلەکە لەبەر ئەوەی کە ئەگەری گواستنەوەی مشەخۆرەکان و کرد و ئەمانە زۆر باش دکتۆر بامێن لەوە دەستێکم کە من پشیلەکەم کردە باوەشم هەموو گیانم بۆ بەتوک اینجا زۆر جایش سۆشیال میدیا بینی ومانە بە تایبەتی ئەوانەی کە پشیلە بەخێوەکەن ئەڵێن هۆکاری چییە کە ئەم تووکەی پشیلە هەڵەوەرە وەرزێکی تایبەت بەخۆی هەیە کە ئەم تووکە هەڵوەرێت بەڵێ پشیلەی تووک درێژ بەگشتی تووکیان زیاتر ئەوەرێت تەمان چۆن وەکو مرۆڤیش تا قژی زیاتر بێت قژی زیاتر ئەڕوتێتەوە و پشیلەش تا تووکەکەی زیاتر بێت تووکی زیاتر ئەوەرێت و ڕێژەیەکی طبیعی هەیە کە تووکی بوەرێت و تا شانەی زیاتر بکەیت زوو تووکەکەی بۆ ببڕیت و گرومینی بۆ بکەیت ئەم کێشەی تو گوەرینەت کەمترە ئاسایی ئەمە ڕێژێکی ئاساییە پانداک ڕێژەیەکی ئاساییە تەوانە بەرەوەی تووکی درێژە دو سێ ڕۆژێکە بێت شانەمان بۆ نەکردووە لەبەرەوە طبیعیە و شتێکی تریشمان هەیە لە پشیلەیە کاتێکە سترێسە بێت تووک فڕێەیە لەو حاڵەتەیە یەکسەر تووکەکانی ئەوانەی کە ئێستا ئەم پشیلەیە ئەکرێت بڵین سترێس بووە لە ترسێکی هەبووە بۆی کەم تووکەی فڕێەوە تووکەکەی زیاتر فڕێەیە ئەین خۆی هەر طبیعیە کە تووک درێژ بوو چاوەڕی ئەوە بکە کە دووسێت تووکە پێوە بمێنێتەوە بەڵام هەنێک کات هەیە تو گوەری بە هۆکاری نەخۆشیەوەیە بۆ یان کەمی ڤیتامینەوەیە یان هەر هۆکارێکی تر کە ئەبێتە هۆی نەخۆشیەکانی پێست و مووی ئەوەرێت سەبارەت بەشتنی پشیلە سەبارەت بە ئاوپیاکەنی بەتایبەت لە وەرزی هاوینە پێویستە چۆن ماوەڵی لەگەڵا بکرێت بەڵێ تەمام پشیلە زۆری ڕق لە ئاوا حەزیان لە خۆشوەردنی حەزیان لە یعنی مەگەر لە مناڵیەوە ڕای بێنی ئەنجا حەزی لە خۆشوەرد نەبێ پشیلە لەبەرەوەی کە هەموو ڕۆژێک چەند سەعاتێکی ڕۆژەکە کە بەخەبەرە بە خۆپاکردنەوە پشیلێکی تەندروست بە خۆپاکردنەوە کاتەکەیە باتە سەر بۆیە پاک و تەمیزن بەڵام ئەگەر ناچار بووین کە بیان شۆین یان پیس بوون یان لە حاڵەتێکە هەنێک نەخۆشییان گرتە بوو پێویستکە زۆ بشۆرێت ئەو کاتە مانگی جارێک کیفایەتە بۆ پشیلەی تەندروست ئەگەر لە حاڵەتێکە نەخۆش بوو پێڕێنمای پزیشکی ڤێتەنەریە بێ ویستم یەک شتم بیرکەوتەوە باسی کەم کە پشیلە مووەکەی هیچ نەخۆشیێکی پێوە نییە کە ئەم ئەوەرێت ویستم بیکەم بە پرسیاریش یەکێک هەیە ئەڵێ زۆری نەبا بڵێ ناکێکێڵێ بۆ نەزۆکی خراپە ئایا بەڕاستی تووکی پشیلە یان ڕاگررتنی پشیلە نەنەوە ماڵە بۆ نەزۆکی خراپە تووکی پشیلە بە هیچ جۆرێک پەیوەندی نییە بە نەزۆک بوونەوە وەکو قژی خۆمان وایە هیچ کێشەیەکی نییە کە پشیلەکە تەندروست بێت ئەوەی کە ئەگەری هەیە نەک نەزۆکی بەڵام مناڵ لە بارچوون دروست بکات پیساییەکەیەتی کاتێک پشیلەکە لە دەرەوە گۆشتی کاڵ ئەخوا یا ڕاو ئەکات ئەگەر هەیە هەڵگری مشەخۆری تۆکسۆپلازما بێت تۆکسۆپلازماش ئەبێتە هۆیەوەی کە بۆ ئافرەتی لەگەڵا بکرێت کە پیسایەکی کاریگەری نەبێت زیانی نەبێ بۆ کەسانی کە لەناو ماڵەکەیاشی بەڵێ تەبعاً ئەو سیستەیە ئەو هێلکەی مشەخۆرە لە دوای 48 ساعتەوە ئەنجا کارە ئەبێت و ئەگەری ئەوەی هەیە کە مرۆڤەکان توش بکات و کێشە دروستکات ئێمە ئەبێ زوو کەمتر لە 48 ساعت هەموو ڕۆژێک خۆڵەکەی پاک بکەینەوە کاتێکیش کە ئافرەتێکی دووگیان هەبوو لە ناو ماڵەکەیە یا کەسێک هەبوو کە مەناعی کەمە یان کێشەیەکی تەندروستی هەیە لەو کاتەیە پێویست دەکات ئەوان خۆڵەکەی پاک نەکەنەوە نەک پشیلەکە لابرن بەس ئەو خۆڵەکەی پاک نەکاتەوەی تر هیچ کێشەیەکی نابێت ئەسا ئەم پشیلەیە کە پشیلەی ناو ماڵە ئەتوانێت لە دەرەوە بشی ئەم پشیلەیە کێشەی نییە ئەم پشیلەیە ناتوانێت لە دەرەوە بشێت طبعاً خاوەنەکەی پێشتری کە پشیلەکەی لێ ڕۆشتۆتە دەرەوە دیارە گوێی پێنەیەوە یا پشیلەکە ڕای کردووە بە هەر هۆکارێک بێت وای کردو کە ئەم پشیلەیە بچێتە دەرەوە لە بەرەوەی لە ژینگەی ناو ماڵە ژیاوە پشیلەیەکی ماڵیە پشیلەیەکی عاقڵە بەرگەی ئەو سەختیانەی دەرەوە ناگرێت ناتوانێت خۆی خواردن بۆ خۆی دروستکە بدۆزێتەوە ناتوانێت کە با بڵین لەگەڵ پشیلەی ترا شەڕ بکات ناتوانێت زۆر کات سیقە بە هەموو مرۆڤێکەکە کەسی خراپ ئەگەر هەیە بیگرێت بۆیە کە پشیلەیەک لە ناو ماڵە بەخێو کرا تکایە مەیکەنە دەرەوە ئەی پشیلەکانی دەرەوە ئەتوانین وای لێ بکەین کە لە ناو ماڵاوەکو ئەم پشیلانە هیچ کێشەیەکیان نەبێت ئەگەر پتە پشیلەکە بەخێوکەیت لە ناو ماڵە ژینگەیەکی گونجایی بۆ دروستکەی بەڵێ ئەکرێت طبعاً ڕێکارە تەندروستیەکانی لەگەڵا ئەکەیت یەکەم جار خواردنی بۆ دانیت و ئاوی بۆ دانیت تا ماڵیە بێت دوای ئەوە ئەیبیتە لای پزیشکی ڤێتەرنەری کوتانی بۆ ئەکات دەرمانی کرمی بۆ ئەیاتێ بە حەبە یا بە شروب دوای ئەوەش قەترەی حەشەرات یا دەرمانی ژەمشەخۆری بۆ ئەکات کوتانانە تا چەند گرنگە لە کاتی خۆیان بکرێت
أو ماداني كباسة تركبه كبو حشرات وأنا كبكاري تاچن گرنگا زۆر گرنگە بۆ پاراستنی تەندروستی پشیلەکەش و خاوەنەکانیشیان چونکە زۆر کات هەیە کە مشەخۆرەکان بە تایبەتی کرم و کرمی کیسە ئاوی ئەگەر هەیە لە پیسایی پشیلەکەەوە بۆمان بگوازرێتەوە بە هەمان شێوەش کێس و گەنە ئەگەر هەیە بۆ ئێمە بگوازرێنەوە و بە تایبەتیش لە ئێستا کانەخۆشی تای خوێنبەربوون مەترسی هەیە لە هاوینە بۆیە کاتێک ئێمە دەرمانانە بەکارەهێنین زۆر گرنگە و خۆمان و پشیلەکەش ئەپارێزین کوتانیش دواترین سەر کوتان و ڤاکسین باشە بەڵام ئێمە ئەتوانین پشیلەکانمان لە ماڵەوە بەجێبێڵین یعنی ئاساییە بۆ چەند ڕۆژێک پشیلەکەمان خواردن و ئاوی بەشی خۆی ئەو زۆری برسیە خواردن و ئاوی بەدابنین و بەجێبێڵین بەڵام وەڵامی ئەم پرسیارە مێرەوە بڕگەیەکمان ئامادەی هاوکارمان سەحار بڕگەیەکی بۆ ئامادەکردوین کە لە سلێمانی هۆتێلێک بۆ پشیلەکان کراوەتەوە بۆ کەسانی کە سەفەرێکیان نەبەردەما چەند ڕۆژێک پشیلەکان لەو هۆتێلە بەجێهێڵن دواتر ئەگەڕێنەوە لای پشیلەکان ئەبەنەوە ماڵی خۆیان ئەچینە لای ئەم بڕگەی هاوکارمان سەحار پێکەوە بینەریە بین و ئەگەڕێنەوە. جار ئەو کەسانی ئاژەڵی ماڵیان هەیە پێویست دەکات بۆ فترەیەک ئەگەر تەنانەت کورتیش بێت ئاژەڵەکان لە شوێنێکی جێی متمانە دابنێن بۆ نمونە بۆی کە خۆیان فریای گەشتەکەیان بکەون جا یەکێک لە باشترین ڕێگەکان ئەوەیە ئاژەڵەکان بۆ نمونە ببەنە هۆتێلێک کە تایبەتە بە ئاژەڵان ئەمڕۆ من و بۆرە بەیەکەوە هاتوین بۆ هۆتێلێک تایبەت بە پشیلەکان بۆی کە بزانین کاتێک ئەگەر ئەم ئاژەڵانە لە خاوەنەکان دوور ئەخرێنەوە ئەبێ چۆن لەم شوێنانە خزمەتیان بکرێت لەگەڵم وەرن. دکتۆر تابلۆ پشیلە هەست بە جێگۆڕکەیەکە؟ طبعا پشیلە هەست بە جێگۆڕکەیەکە لەبەرەوەی ئەویش گۆشت و خوێنە خاوەنی ئەحساسە هەموو ئاژەڵێک کە ئەهێنرێ بۆ لای ئێمە بۆ ئوتێل ئێمە یعنی لەسەر عقدمان هەیە هی هۆتێل ئەبێ کەسەکە ئیمزای بکات و ئەشی بینێت خۆی و پێشی ئەڵێن کە ئەم ئاژەڵە کاتە شوێنی لێ ئەگۆڕی لەبەرەوەی لە ماڵەکەی دوورەکەوێتەوە لە تۆ دوورەکەوێتەوە نەفسیەتی خراپ ئەبێ بێتاقەت ئەبێ نمونەی ئەومان هەیە لێرە جاری وا هەیە 2 ڕۆژی پێ ئەچێ تا ڕایەت لەگەڵمانە و دەست ئەکاتەوە بە خواردن یعنی ماوەی 48 ساعت هەرنان ناخوات ئەسڵان. کاتە ئەم شوێنەی کە بە شێوەیەکی کاتی ئەوان لێرەدا ئەنرێن ئەبێ چ تایبەتمەندیەکی هەبێ هەست بە هێمنی لانا دروست بکە. ئێمە سەرەتا کە کەسێک پشیلەکەی هێنێتەوە بۆ هۆتێل کۆمەڵێک مەرجمان هەیە ئەویش یەکەم ئەبێت پشیلەکەی کوتانی بۆ کرابێت دەفتەری هەبێت پشکنینی تەواوی بۆ ئەوکەین تەندروست بێ 100% پاشان لێرە ئەهێڵینەوە کاتێکە لێرە ئەبن پشیلە حەزی لە شوێنی زۆر گەورە و دەرەوە نییە محاولەمان کردو شوێنێکی تۆزە هادئیان بۆ دروست بکەین لەم ژورانەیە دایان ئەنین با بڵێن و بەردەوام خواردنیان بۆ ئەگۆڕین و ئاویان بۆ ئەگۆڕین بەپێی هەر پشیلەیەک بەپێی تەمەن و بەپێی تایپ و بەپێی ئەو کێشانەی کە هەیەی جۆری خواردنەکەشی ئەگۆڕێت تەوالێتیان هەیە با بڵێن خۆڵی تایبەت بە خۆیان هەیە ئەبێ ڕۆژانە پاک بکرێتەوە و ڕۆژانە 2 بۆ 3 ساعت لە دەرەوە یاری ئەکەن بەڵام پێویست ئەکات ینی بە تەنیا بن لەبەروی هەموو پشیلێک ناتوانێت تعامل لەگەڵ پشیلەیەک ترا بکە بۆیە ئێمە بە تەواوی ڕۆژەکە لە نوێی بەیانیەوە هەتا 11 شەو بەپێی مەجال هەر ساعاتێک یاخود بە 2 ساعاتێک دانەدانە بەجیا ئەکەینە دەرەوە ئێستامە بێتاقەت بوو بەدەستی منەوە کاتە دایبنە دکتۆر با بێتاقەت نەبێ ئەگەر بینیتان هەر هێور نابێتەوە ئەبێ چی بۆ بکەن؟ جاری وا هەیە ئەگاتە ئەوەی کە پشیلەکە ئێمە ئەزانین هیچ تەحملێکی نییە ولای ئێمە تەندروستی زۆر تێک ئەچێ ئەگەر بمێنێتەوە لە بەرەو سترێسە بێتە هۆی دابەزانی مەناعیان پەیوەندی بە خاوەنەکەیەوە ئەکەین ئەگاتە ئەوەی کە ئەو کەسەواز لە سەفەرەکەی بهێنێ لە بەرخاتی ئاژەڵەکە بەڵام ئێمە ئەو پەڕی هەولی لەگەڵا ئەین خۆمان ڕۆژانە ئەیان دوێنین ئەیان کەینە باوەشەوە خواردن پشیلە زۆر متەئسیرە بێ بە خواردن جۆرەهای خواردن و سناکیان بۆ تاقیەکەینەوە تا ڕایان لەگەڵمانە سەرڕای ئەوە ژڕانە هاتن ئێمە ناچارە بین بیگەڕێنەوە بە خاوەنەکەی لەبەر تەندروستی پشیلەکە.
جا کاری ڕۆژانە ئەوەی کە متمانەیەک لە نێوان ئێوە ئەمانە دروستەکە چی هەیە ئەنجامی بن؟ ڕۆژانە پشیلەکان پێویستیان بە یەکەم شت خاوێن ڕاگررتنی شوێنەکەیانە، دووهەم شت ڕۆژانە پشیلە پێویستی بەوە پێت بکرێت دەستی پیا بهێنرێ ملی بخورێنرێ حەزی بەوەیە لەبەر بەوە هەز بە ئارامی ئەکات. ئێستا ئەم پشیلەیە کە لامانەیەکێکە لەو پشیلانەی کە سەرەتا زۆر ڕقیلەوە بەڵام ئێستا حەزی لێ خۆی بانگمان ئەکات ئەڵێ وەرن یعنی ملم بخورێن ئەوانە شانەکردن زۆر زۆرورە لەبەرەوەی زۆربەی تایپی ئەم پشیلانە تووکیان درێژە پێویستە شانە بکرێن بۆی تووکەکان گرو نەبێت مشکلیان بۆ دروست نەبێت. جاری وا هەیە بۆ فترێکی زۆر لێرە ئەمێنەوە ماگانە دەرمانی کرمیان هەیە بێ خۆمان بیان نینێ خواستە نەخۆش بکەون سەرمایان بێگەرمایان بێ چارە سەریان بکەین ئەیتە چاودێریان زۆرەوە ئەوانیش ئەرکیان زۆرە. ئێستا یەکێکیان ئەترسا ئەوەی کە من بینیم ئەمە چیە بە هەروە بەو شێوەیە دایبنی دۆخەکەی بۆ هەروە وەکو شوێنەکەی خۆی دروست بکەیت دیان ئەتوانن تا ڕادێ گۆڕانکاری بەسەر بهێن و لەسەری دروستی بکەن. خۆی ئەو حاڵەتە بۆ سەگ ئەبێت ئێمە ئەتوانین سەگ ڕابێنین و ینی تێکەڵی بکەین لەگەڵ ئاژەڵی ترا بەڵام پشیلە تۆزە شخصیەتی سابتە ئێمە ناتوانین زۆر لە پشیلە بکەین کە لەگەڵ پشیلێکی ترابیان نەترسیان بەم ژینگەیە ڕابێ بەڵام ئەو پەڕی هەوڵێن ژینگەکەوا لێ بکەین کە ڕابێت بەڵام ئەم پشیلانە هەموو جارێکە ئەێنرێن بۆ ئێرە جاروای 20 ڕۆژە خودمان لێرە ئەبن یەکتری نەبێ هیچ کەسێکی تریان ناوێ خواردنەکە و یەکتری یعنی ئێمەشیان زۆر ناوێت هەر شخصیەتیان وایە و تۆزە ترسنەوەکەن تر ئێمەش مراعاتی ئەو حاڵەتە ئاکەین. ئێستا زۆرێک لە هاوڵاتیان پێیان خۆشە لە ماڵەوە ئاژەڵی ماڵیان هەبێت زۆرێکیشان پشیلەیان هەیە ڕێنمای بەڕێزت بۆ ئەمان چییە؟ هەر کەسێک بڕیار ئەیات ئاژەڵێک بەخێو بکە سەگ بێ پشیلە بێکەرێش بێت توتی بە هەر شتێ بێ پێش ئەوە بچێتە ڤێتەنەریەکەوە ئێمە زۆر بە خۆشحاڵیەوە ئامۆژگاریان ئەەکەین و ڕێنماییان عینە بە پێیجەوی ماڵەکەیان چ ئاژەڵێک بۆ ئەوان گونجاوە لەبەرەوەی گوناحە کەسەکە پشیلەیەک ئەبا دوای هەفتەیەک ئەڵێ بۆم بەخێو ناکریان بەڕەلای بکە سەگێ باو بۆی بزانێت کە مەسروفاتی چۆنە ئەرکی چۆنە ئایا بۆ ئەم ژینگەی ئەم ماڵە ئەگونجێت یان نا تۆ ناتوانانی پشیلەیەک لەمانە بەریتەوە بڵێ من لە حەوشە بەخێوەکەم نابێت ئەبێ قبولی بکەی بێتە ژووری نووسنەکەشتەوە ئەبێ قبولی بکەی بێتە سەر مێزەکەشتەوە ئەبێ یعنی بزانیت ئەگونجیت بۆ ئەوە ئەگەر ئەگونجیت ئەو پشیلە بەخێوکە ئەگەر ناگونجی و پشنی تر هەیە توانیشتی تر بەخێوکەی. ئەی ڕێنمایی هەیە کاتێکە ئەگەر لە خۆیان دووری ئەخەنەوە بۆن و نەگەشتێک ئەکەن ئەبێت چ ڕێنمایی گەلێک ئەوان جێبەجێ بکەن بۆی کە ئەمانش زۆر با بڵێن بارودۆخیان تێک نەچێ؟ خۆی ئێمە پێمانوتون ڕۆژانە 4 بۆ 5 ساعت ئاسایی ئاژەڵەکان لە ماڵەوە جێبهێنرێنەوانێت و مەسافەیە بخەون غیری ئەوە ئێوە ئەگەر بە تەمام بچنە شوێنێکەوە یاخود ئەبێ ببن بۆ ماڵی کەسێکی نزیکتان کە ئەم کەسە زۆر لەگەڵم ئاژەڵە ڕاهات بێ و کێشەی نەبێ ئەوە تا بکرێتە ئوتێلەوە. زۆر سپاس بۆ ڕێنمایەکانی بەڕێزت دکتۆر تابلۆ بێگومان ئەگەر ئێوەش ئاژەڵێکی ماڵیتان هەیە و بەنیازن بۆ نمونە گەشتێ بکەن لە خۆتانی دووربخەنەوە ئەم ڕێنمایانی دکتۆر تابلۆ ئەتوانێت بۆ ئێوە زۆر بەسوود بێت. سواز بۆ هاوکارمان سەحەر بۆ ئامادەکردنی ئەم بڕگەیە دکتۆرە پرسیارێکمان لێ کردی پێش بڕگەکە چەند دکتۆرە تابلۆ وەڵامی پرسیارەکەی ئێمە یایەوە بەڵام پێمان خۆشە بەڕێزیژێت وەڵامت بزانین ئەتوانین پشیلە بۆ چەند ڕۆژێک بەجێ بێڵین لە ماڵەوە لە ناو ماڵەوە بە تەنیا کرد بەجێ بێڵین خواردن و ئاویشی بۆ دابنینە پشیلەیە بێتاقەت ئەبێت ئەگەر بۆ چەند ڕۆژێک بێ بۆ چەند ساعتێک ئەتوانین هەنێک کات هەیە بەیانیان کەسەکە ئەچێ بۆ ئیش و ئێوارێتەوە لەو کاتەیە کێشە نییە بەڵام ئەگەر چەند ڕۆژێک بەجێ بێڵین ئەگەری ئەوەی کە سترێس ببێت نەخۆش بکوێ ئاگامان لێنە بێ هەر مەترسێکی تری بۆ دروست بێت زۆر زیاترە بۆیە ڕکۆمەندی ئەوە ناکەین کە چەند ڕۆژێک بە تەنیا لە ماڵەوە بەجێ بهێڵرێت ئەتوانین لە ئوتێل بەجێ بێڵین یا ئەتوانین ئەگەر کەسێک هەبێ بۆنمونە هاوڕێیەک یا کەسێکی نزیکی خێزانەکە ڕۆژانە جارێکیش بێ بۆ سەعاتێکیش بێت سەردانیان بکات و ئاو خواردنەکەیان بۆ بگۆڕێت و ئاگاداریان بێت دوای ئەوە بەجێشیان بێڵێت زۆر کێشەی نابێت. زۆر باشە دکتۆرە لاڤینۆ بۆی کە بەڕێز دکتۆری ڤێتەنەری ڕۆژانە تا چەند ئەو پشیلانە ئەهێنرێن بۆ لای ئێوە
یاخود ئاژەڵەکان کەش کە لەلایەن مرۆڤەکانەوە زۆر زیانیان بەرەکەوێت لە دەرەوە ماوەیەکەوەمان ئاگا لێ بوولەوەی کە کلکی پشیلەیان ئەبڕی بەداخەوە کە یەکێکە لە کارە هەرە قێزەونەکان ڕاستەمە گیاندارێکە بەسە بەروی کە زمانی نییە ئێمە بتوانین هەموو شتێک بکەین بەرامبەری تا چەند ڕۆژانە ئێوە ڕوبەڕووی ئەم جۆرە گرفتانە ئابنەوە لەگەڵ ئاژەڵەکانە. بەڵێ پشیلە بەراورد بە سەگ کەمتر ئەو حاڵەتانن کە هەیەی بەهۆی ئازاردانی مرۆڤەوەیە، ینی بەڕاستە و خۆ ئەگەر یەکێک کلکی ببڕیا یەکێک ئەزێتێکی ڕاستە و خۆی بات بەداخەوە ئەوانەی کە باڵندە بەخێوەکەن کەمێک دوژمنایەتیان هەیە لەگەڵ پشیلەیە، بەس ئەوانیش تا ڕادەیەک ینی ناتوان لەبەری پشیلە زۆر چستوریان ناتوانن بە ئاسانی بگیرێن و ئازار بدرێن. بەڵام کێشەکانی پشیلە ئەوەیەکە لەبەرەوەی کە زۆر خێران ڕفلکسیان زۆر سەریعە، زۆر کات هەیە هەرە کێشەی گەورەی پشیلە سیارە لێدانە کە حاڵەتی نەخوازرا و ڕوئەیات پشیلەکە لە پڕیەتە بەردەم سیارەکە و زۆر بەخراپیش لەبەرەوەی ئاژەڵێکی بچووکە زۆر بەخراپی ئازێتیە ئەگات پشتی ئەشکێت یان ئەوە تا تووشی نەزیف داخلیە بێت ئەو حاڵەتە زۆر زۆرە بەداخەوە یا لە سستانە حاڵەتەوەی کە پشیلەکانە چنە ناو مەکینەی سیارەوە و برینار ئەبن بەداخەوە ئەو حاڵەتەمان هەیە. پێچگەلەوە حاڵتانی ترکە خەڵک ئەیانهێنێت زیاتر پشیلەیەکی نەخۆشە لە شوێنێکە کەوتووە پێویستی بە هاوکاریە زۆر خەڵکمان هەیە کە یارمەتی ئاژەڵی بێلانەیە پشیلەی بێلانە ئەێن و ئەیهێنە کلینیکەکان بە خۆشحاڵیەوە. بۆ کەمترین کادیان هەر نایبینی پشیلە پیس بێت پشیلەیەکی سپی جوانە بینی لە دەرەوە پشیلەی دەرەوەیە باشە لە بارانە لە قوڕاوە بەڵام ئەم پشیلەی هەر پاک و جوان و سپی. تاوان پشیلە ئاژەڵێکی هەتا بڵێ پاک و خاوێنە لە ڕۆژەکەیە ئەگەر هەش بۆ 10 ساعتی بخەوێت 4 ساعت بۆ 5 ساعتی بە خۆپاکردنەوە بە گرنگیدان بەخۆیەوە بەسەرەبات دایمە خەریکی خۆلێسانەوەیە دایمە خەریکی خۆپاکردنەوەیە. ئەگەر لە حاڵتێکانە خۆش نەبێت تەنانەت قەت نایبینی پشیلەی کوردی خۆمان تووکەکەشی تۆپەڵ تۆپەڵ بوو بێت ئەو حاڵەتەمان نییە لەبەرەوەی کە پاک و خاوێنن زۆر خۆیان لە شتی پیس بە دوورەگرن سەلکتیڤ ئیترن یعنی هەموو شتێک ناخۆن زۆر ئاگاین لە خۆیانە بۆیە زۆر کاتەیە حاڵەتی ژەهرایی بوونی پشیلە زۆر کەمتر ئەبین وەک لە سەگ کە زۆر کاتسیقە بە مرۆڤەکە ئەگەر پشیلە بزانێت کە شتێک لە خواردنەکەیەتی کە تامێکی جیاوازە نەیخوات زۆر کات خاوەن پشیلەکان و کێشیان تووشەبێت کە پشیلەکە ئەیانەوە حەپی کرمەکەی بنێ ناتوانن بە ئاسانی بین لەگەڵ خواردن بۆی تێکەڵاوەکەن خواردنەکەی چەندێکیش حەز لێ بێت کاتێک کە بۆنی حەپەکەی لێ نایخۆن. چۆن پێی بێت؟ دەڕێگەی ئەتوانی فێری تەکنیکەکە بیت دەمیەکەیتەوە حەپەکەی ئەتوانین لەسەر پاندا تاقیکەینەوە. لە زۆرکردنی پشیلەکان تا چۆن نەکرێت لەلایەن ئەوانەی کە پشیلە بەخێوەکەن؟ ئەکرێتەوە سەر ڕەئی کەسەکە بەس وەکو پزیشکی ڤێترنەری وەکو کەسێک کە بەرکەوتنێکی زۆرم هەیە لەگەڵ پشیلەی دەرەوە و لەگەڵ پشیلەی بێلانەشە زۆر لەگەڵ یان باشترین چارەسەرە بۆ لەبەرەوەی کە هەموو ساڵێک لە مانگی 4 لەگەڵ لە مانگی 8 بۆ 9 چەندین پشیلەی بەچکە بەبێ دایک لەسەر جادەکان ئەکەون دایکەکانیان بەجیان هێڵن دایکەکە سیارە لێیە بۆ کاتێک ئەم بەچکانە بەبێ خواردن و بەبێ شیر ئەمێننەوە بەبێ ئەوەی کە کەسێک خزمەتیان بکات و پشیلەش 3 جار بەچکەی ئەبێت. ئەم ئەگەر پشیلەکە لە ناو ماڵا بێت و پشیلەکە ینی تۆ لێ کاتێک پشیلە بەخێوکی کێشت نییە بەس کاتێک کە ماڵەکەت لە پڕە بێ بە 10 پشیلە 12 پشیلە 15 پشیلەی تیا بێت و لە ناوخۆشییان نەجووتە بنەوە لە کۆنتترۆل دەرەچێت ناچەر ئەیانکەیتە سەر جادە دوای ئەوە چەنەها حاڵەتی نەخۆشی و کارەسات ڕوئەیە بۆیە ئەگەر نەزۆکی بکەیت و لە ناو ماڵا بێت و کێشە دروست نەکا زۆر باشترە. پشیلەکەم هێنایەوە دۆزیمەوە ئەمڕۆ ئیسراحەتی پشیلەیەمان تێکیاوە لە فڕۆگرامان بڵێ چۆن ئەو حەبەی بینەکە باس ئەگەر بۆ نمونە خواردنە گیاهینێک بێ ئاوا دەمیەکەینەوە بە دوو کەسەکرێ ئەشتوانی ئەگەر بە یەک کەس بێ دەمیەکەیتەوە حەپەکە بە دەستەوەی ئەکەیتە یەکسەر ناو دەمیەوە و کێشەی نابێت تەوان ئەمە هەوڵیات کە دەستم دوور بخاتەوە ئەگەر لە حاڵتێکە بیت بەخۆ من عادەتەن ئەم تەکنیکە بەکارەهێنم لە باوەشم دایانم بە دانیشتانەوە ئەوە ئەیگرین دەمیمان کردوێتەوە حەپەکەم بە دەستەوەیە یەکسەر ئەیکینە دەمیەوە کێشەی نابێت کێشەی نابێت دەستە سپاس بۆ زانیاریەکانە سپاس بە ئامادەبوون سپاس بە پشیلەکەش شەکێنیشمان ئازیێت سپاس ناوی چی بوو؟ پاندا دەست خۆش.